لا بەشی سێمی بەرنامەکەمانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیامەنسووری زانایانی باس لە ئادابەکانی سەردانیکردنەکەین دیارە ئادابەکانی سەردانیکردن بە پێی بارودۆخ و ژیان و پێشکەوتن و جەنجاڵی ڕەنگە بزانین گۆڕانکەری بەسەرادە یان دروستترین ئەو ئادابانەی لە چوارچێوەی فەرمودەکانی پەیامبەری ئیسلام و ڕێنمایەکان و شریعەتی ئیسلامی بۆ ئێستا کامەیان گونجاوە کامیان گرگەم. دکتۆر زۆر بەخێر بێن. دکتۆر ئادابەکانی سەردانیکردن گۆڕانکاریان بەسەردا دێت وەک چۆن ئێستا ژیانی گۆڕانکاری بەسەراتەوە بە هەمان فۆرمی چەند ساڵێکی پێشووتر تەقەمان لە دەرگادا یان هەمان ئەو مەجلیس و مەوزوع و قەرەباڵغیانە بۆ ئێستا گونجاوە یاخود کرێ بڵێن فۆرمێکی نوێی لە ئادابی سەردانیکردنمان ئەبێ هەبێ. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێکەم. دیارە سەردانیکردن لە شریعەتی پاکی ئیسلامدا فەزڵ و پلۆپایەکی زۆر گەورەی هەیە بۆ چونکە ئینسان خوای پەروەردگار بۆ تەبیعەتە دروستی کردو حەزی بە تێکەڵیە حەزی بە گۆشەگیری نیە ئینسان بە عامیان ئەگەر ئام لە یەک بینەوە بۆی ئینسانەکان ئاگایان لە یەک بێ ئاگایان لە معانات و ناڕەحەتی یەک بێ یەکتری بەسەر بکەنەوە کۆمەڵێ ئەجر و پاداشتی داناوە بۆ ئەو کەسانەی کە سەردانی یەکتریەکەن. خوای تعالی لە حەدیث قودسی فەرمێ وەجەبەت مەحەبەتی للمتەزاویرینە فیە ئەو کەسانەی کە سەردانی یەکتریەکەن خوای تعالی فەرمێ واجبە کە من خۆشم بێن واجبم کردو لەسەر خۆم خۆشیانم بێت کە سەردانی وجبت محبتي للمتزاورين فيه لفرمودي پیغمبر دعوة صلى الله عليه وسلم پیغمبر خواه فرمي من أحب أن يبسط له في رزقه ويسأله في أثره فليصل رحمه هر کسی رزق روزي فراوان به وهروها تمني دريج بيت باصلي رحم جيب جيب كسردان يكتديب كا لفرمودي دا پیغمبر خواه فرمي لا يدخل الجنة قاطع الرحم أو كسيك هیچ بە هیچ جۆرە سیری ڕەحم جێبەجێ ناکات بەرامبەر و کەسانی فەرزن لەسەری بۆیە شریعەتی پاکی ئیسلام ئەم دەقانەوە چەندین دەقی داناوە ئینسان سەردانی بکات سەردانی یەکتی بکە پاشان سەردانیکردن لە سەردەمێک و بۆ سەردەمێکی تر فۆرمەکەی ئەگۆڕدرێت یعنی لە سەردەمێکدا تۆ لە دەرگاتەدا یعنی جاری وایە لە دەرگاتەدا دقە 5 دقە ئەمڕۆ زۆر جار ئەتوانی هەر بەهۆی مۆبایلەوە بەهۆی مۆبایلەوە مەسەلەن تۆ تەلەفۆنێک بکەیت ئیتر جاری وایە بەهۆی مۆبایلەوە نییە تۆ لە ماڵەوەی من دێم بۆ ماڵت هەر لە کامێرەکە و متابعی گەڕەکە کاکەیت هەرکە هاتمە بەردەرگات دەست ئاوارەیەکم زەرمەی لێ ڕزین دەرگاکەم بۆکەیتەوە بە ئەو جیهازەی کە لەوەنیە کاتێککە ئەوە کرایانی وەرە ژوورۆ بۆیە بەڵێ فۆرمی سەردانیکردن لە سەردەمێکە بۆ سەردەمێکی دە هەر لە دەرگادانەوە هەر لە دانانی موعیدەوە و هەر لە کاتی سەردانیکردنەکان مەسەلەن جاری وا هەیە تۆ ئەگەر سەعات 8 بچی بۆ سەردان سەعات 8 کاتی خەوتنە وانەیە سەعات 8 کاتی خەوتنە بەس جاری وایە سەعات 8 هەر ئێوارەیە بە پێوەرزەکان وانەیە ئیسە تۆ مەسەلەن لەم کاتەیە سەعات 8 بچی بۆ سەردان لەوە شتێکی زۆر تەبیعی بێ چونکە شەوگار درێژە وانەیە بەس جاری وایە لە کاتی وایەکە کە سەعات 5 بانگەدات وانەیە ئەگەر سەعات 8 بچی بۆیە بەڵێ فۆرمی سەردانیکردن گۆڕانکاری بەسەردا دێت بەڵام ئادابی سەردانیکردن ئەبێ ڕەچاو بکرێت ئەو گۆڕانکاری بەسەرا نایە کاتە مامۆستا شاخەوان ئەگەر کەسێک لەم سەردەمایە سەردانی ماڵێک کە جوانترین ئەو ئادابانە کامان کە پێویستە پێ سەردانی و کاتی سەردانیەکە ڕەشایی بکە بەڵێ بەڵێ دەست خۆش بێخوا طبعا ئێمە کۆمەڵی ئادابمان هەیە بۆی کە کاتێک سەردانی کەسێکمان کرد بە هەڵە دانەچین یەکێک لەو ئادابانە پێش ئەوەی دەرچیت ئینسان ئەبێ کاتێک سەردانی برایەکیەکە کاتێک سەردانی خوشکێکی ئەکات ئەبێ نیەتی ئەم لەم سەردانیکردنەیە بۆ خوا بێت نیەتی ئەم سەردانیکردنەی بۆ خوا بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم باسی پیاوێکمان ئەکات پیاوێکمان بۆ ئەکات چووە سەردانی کەسێک بکات لە ڕێ مەلایکەت پیان فەرموو تۆ بۆچی بۆ سەردانی فڵان کەس توێتی وەڵا هەر برایەکی دینی مۆچم سەردانیەکەم فەرموویانە ئایا تەنها لەبەر خواچی بۆ لای فەرموویەتی تەنها لەبەر خواچم بۆ لای 3 جار دووبارەیان کردو ئایا تەنها لەبەر خواچی بۆ لای فەرموویەتی بەڵێ تەنها لەبەر خوای فەرموودی خوای پەروەردگار لێت خۆش بۆ مژدی لێ خۆشبوون و بینێ
مادام لەبەر خاتری خۆت و سەردانەکەی ئەمە چیمان پێڵێ نیەت لە سەردانیکردن ئەمە ئەومان پێڵێ مە کاتێ سەردانی کەسێکەکەین بۆ تەماحی دنیای سەردانی نەکەین چکە لاوەچە ڕۆژە لە ڕۆژان دنیای نەمێنێت بۆ نان و خوانەکەی سەردانی نەکەین چکە زۆر ناخۆشە عیبە بە ئینسان کاتێک سەردانی کەسێکەکە لەبەر ئەو سەردانی بکە نانێکی بخوات لەبەر ئەو سەردانی بکە ئامانجەکە نان خواردنەکەی ئێمەڵی ئامانجەکە بە نیەت پاکی بێ لەبەرەوەی برایەکی مسلمان خوشکێکی مسلمان بەسەرەکەیتەوە واتە ئامانجەکە هیچی تر نەبێ کاتێککە ئامانجەکە هیچی جگەر لە خوای پەروەردگار بوو ئەو کاتە هەر کاتێک ئەوە نەمە سەردانەکەش نامێنێت خەڵکی وایە کەس سەردانی ناکە لە قەدەری خوا ئیترە بێ بە پۆستێکی دەرێتێ عالەم ڕووی تێکات مەسەرە وەڵم بە لەبەرخوا نییە ئاجا بۆیە ئەمە خاڵی یەکەمە لە ئادابی سەردانیکردن کە ئەبێ منیەتمان لە سەردانیکردنا بۆ خوا بێ ئادابێکی تر بەڕێزان لە ئادابی سەردانیکردنا زۆر گرنگە ئێمە ڕەچاوی بکەین ئەمیش ئەوەیە ئادابی ئێستئذان لە عەرەبیدا پێوترێ واتە مۆڵەتی چوونە ژوورەوە وەرگرین ئەم مۆڵەتی چوونە ژوورە قورئانە فەرمیایە والذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها يعني ئیزن وەرگرن مەچنە ژوورەوە بەبێ ئیزن مەچنە ژوورەوە جاری وایە کەسی وایە بەبێ ئیزنە چێتە ژوورەوە بەبێ ئیزنە چێتە ژوورەوە یعنی بەغەڵەت هاچێت جاری وایە من نەفرێ بۆی جێڕام وتی مامۆسا جارێکیان چوون بۆ ماڵی پورم بوو پوری بۆ گێڕام وەڵڵاهو عالەم وتی چوون بۆ سەردانێن ماوەیەکی زۆر بۆ سەردانم نەکردبوون نەوەدەکان بوو تی وەڵا هەر چووم ڕێک لە دەرگام نەدا چوومە ژوورەوە چوومە ژوورە ئەمەی دانیشتووە نە پورمە و نە پورزاکانمە و کەسی دیان نییە مێکوا پورم تی وەڵا حەومانگە باریان کردووە حەومانگە لێرە نەماون ئاجا بەڕاستی ئەگەر ئینسان دای لە دەرگا فەرموویان لێ کرد ئیزنیاندا ئەو کاتە بڕاتە ژوورەوە ئەگەر ئیزنیان نەدا کە ئەمەش زۆر گرنگە لە ئادابی ڕەچاوکردنی سەردانیکردنە وإذا قيل لكم ارجعوا فارجعوا قورئانە فەرمێ ئەگەر چوون بۆ ماڵێک چوون بۆ سەردانی ماڵێک وإذا قيل لكم ارجعوا ئەگەر پیانوتن داوای لێبوردنەکەین کاتمان نییە ئێستا کاتمان گونجاو نییە ارجعوا بگەڕێنەوە يعني ئەمڕۆ کاکەمە ئەمە ئەخلاقێکی قورئانەیە بۆ من دێم بۆ ماڵی جەنابەت باشە تۆ پێت ناخۆشە من بەو شێوازە بێم بۆ ماڵ چونکە لەواچە لەگەڵ خێزانتە دەنگەدەنگێکت کرد لەواچە کێشەیەکی عایلەیت هەبێت وانەیە لەواچە کێشەیەکی عایلەیی خۆتان لە ماڵتان بێت حەز نەکەی من بیزانم وانەیە بۆیە پێمەڵی وەڵای داوای لێبوردنەکەین کاتمان نییە لەم کاتەیە نابێ من ئیتر پێم وابێ ئەوە سوکایەتی کاکەوە قورئان باسیەکە یعنی قورئانە فەرمێ ئەگەر کەسێک هات بۆ ماڵتان بۆ سەردانیکردنتان ئەگەر پێیان وت بگەڕێن و داوای لێبوردنەکەین کاتمان نییە با بە شتێکی طبیعی وەرەگرێ ئەمە زۆر گرنگە بەڕاستی پاشان هەر لەسەر ئەوەی کە ئیزن وەرگرین شێوازی لە دەرگادان بەڕێزان کابرا لە دەرگادات ئاواڕاتە بەردەم دەرگاکە ئاوەستێ لە ناوەڕاستی دەرگاکە زرم لە دەرگادا ئەوە سونەتی پێغەمبەر وان نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و عەبدوڵڵای کوڕی بوسر بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری نازدار کاتێک کە لە دەرگای ئەدا یان لە لای چەپوە لە دەرگای ئەدا یان لە لای ڕاستەوە لە دەرگای ئەدا واتە بەرامبەر دەرگاکە نەئاوەستە ئەمە سونەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم یعنی تۆ جاری وایە لە ناوەڕاستی دەرگاکەی ئاوەستیت کابرا هەر دەرگای کردەوە ماڵەوە بینیت جاری وایە دەرگای حەوشی نییە تۆ بڕۆ خەڵکێک لە شوخەدا ئاژی وە نییە دەرگای حەوشیان نییە هەر کە دەرگای کردو تا ژووری نووستنەکە بینیت ئێوە شتێکی خراپە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە لەو کاتەیە خانووەکو ئێستا نەبووە لە لای دەستە ڕاستی دەرگاکەەوە ئەوەستا لە دەرگایەدا یاخود لە لای دەستە چەپی دەرگاکەەوە ئەوەستا لە دەرگایەدا بەو شێوازە پێغەمبەر لە دەرگایەدا صلی الله علیه و آله وسلم ئادابێکی تر کە ئیسلام باسێکە ڕەچاوی بکەین ئەوەیە کە ئێمە کاتێک سەردانی خەڵکێکین سەردانی ماڵێکەکەین با تەداخولی شتی شەخصیان نەکەین
والله دکتۆر لەسەر ئەم خاڵە من ڕاتەگرم ینی ئەمە ئێستا توانم باست لەوە کرد ڕەنگە فۆرمی سەردانیکردن گۆڕابێ پێشتر دەتوانی مواعید وەرگریان ئەمانە بەڵام خۆ ئادابەکان ناگۆڕێن جوان ینی ئەم خاڵە هەستەکەم ئێستا گەورەترین گرفتی سەردانیکردن یانی یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی خزمایەتی و سیلەی ڕەحم ئەوەی ئەیبیستین ئەوەی ئەیبینین یانی ئێستا خەڵک ئەترسێ لەوەی بچێتە ماڵی فلانکەس یا فلانکەس بێتە ماڵی لە ترسی ئەمەی ئەوەت بۆ نییە ئەمەد بۆ هەیە ئەوەت بۆ نەکرد ئەم تەداخولانە یانێ ئەڵێ کابرا نەیبینم باشتر لەم سەر ئێشەیە یعنی ئیسلام بۆ ئەمە چیمان ڕاستەکانی ئەڵێ سیلێ ڕەحمەگە بەجێبەجێ نەکەم باشتر لەوەی تووشی کێشە بم یعنی ئیسلام چ مژدەیەکمانە داتێگە جوان مامەڵە بکەن وەکو پێشتر باس ئەی چه هەڕەشەیەکمان لەسەر من بچم بم بە ئاگر بۆ ماڵە دراوسەکەم یان بۆ ماڵە ڕەفیقەکەم طبعا یەکێک لە حەسەنی بەسڕێ فەرمێ نیشانەی ئەوەی کە خوای پەروەردگار پشت ئەکاتە ئینسان جاخوا پشت کاتی ئینسان زۆر خەتەرە نیشانەی ئەوەی کە خوا پشت ئەکاتە ئینسان ئەو ئینسانە مەشغوڵە بێ بە تەداخولکردنی ژیانی خەڵکەوە ئەوە نیشانەیەک لە نیشانەکانە نیشانەیەک لە نیشانەکانی پشتکردنە خوای تەعالا پشتی تێکە ئێمە کاتێکە چین بۆ ماڵێک ئەمڕۆ زۆر خەڵک بەدەست ئەوە ناڵێنێ کاکە چی بۆ سەردان خەڵکێکە چێ بۆ سەردانی ماڵێک دوایی دێتە دەرەوە دە ئەڵغام لە ماڵەکەدا نەکاکە هەر دەقەیەکێکە دەقێتەوە تەداخولی کەوانتەرەکەیەکات تەداخولی فەرشەکەیەکات تەداخولی دیکۆری ماڵەکەیەکات کاکە تەداخولی تەنانەت پیاڵە و کەوچکەکەیەکات تەداخولی غەسالی ماڵەکەیەکە یعنی تەداخولی هەموو شتێک کاکە من هاتووم بۆ ماڵی تۆ هاتووم بۆ لای تۆ ئیتر تۆ لە خێمەیاژی من حەقم نییە تۆ لە ڤێلایاژی من حەقم نییە ئۆکێ مشکلی منە من هاتووم بۆ لای تۆ وانە من هاتووم خزمایەتی هاتووم ڕەفیقایەتی هاتووم دۆستایەتی نوێکەمەوە کاتێک ئەمە زۆر خەتەرە بەڕاستی زۆر جار تەلەفۆنمان بۆ دێ وەڵام مامۆستا فڵان کەسی خزمان وڵێ دێم بۆ ماڵتان درۆی لەگەڵاکە مەڵم لە ماڵ نین بۆ وای پێڵێ کاکە وەڵڵی کە دێ شەڕ و ئاژاوەیەکمان بۆ جێڵە بە هەفتەیەک چاک نابینەوە ماڵەکەمان ئەشڵەژێنێت بۆ ئێشڵەژێنێ وەڵا دێ بە خێزانم بڵێ ئەوە چی تا ئێستا غەسالی ئۆتۆماتیکە نییە نەوەڵا نیمانە و مێردەکەم کرێکارەوە کە دوایە ڕاتەوە مافرەتام قسە وەرەگرێت ئەو پەردە چییە کۆنە مۆدێلی نەماوە ئەم ئافرەتە وەریەگرێت وەلحاڵ تەداخولەکان لە ورد و درشتی ژیانێنە کاتێک کە میوانە ڕاتەوە یەکەم ئەڵغامە تەقێتەوە ئافرەتەکەی تەقێنێتەوە بە پیاوەکەیە وەڵام من غەسالی ئۆتۆماتیکمێ هەو عیبت نەبوو نیەتی کابرا کاکە کرێکارێکە پارەی نییە ژیانی ناڕۆت هەر ئەوەندە پەیداکە بەشی بژێوی ماڵ و منداڵی بکە ئەمە بەهۆی تەداخولکردنەوە بەهۆی ئەوەی کە ئەم میوانە هاتووە ئازارێک لەسەر ئەم ماڵەکەم کاتەوە مەسەلەن هاتووە تەداخولی ژیانیانەکە بۆیە بەڕاستی سیلەی ڕەحم ئەم قسەم بەلاوە زۆر گرنگە کە خەڵک بیزانێ سیلەی ڕەحم مەرج نییە لە ماڵەکانە ئەنجام بدرێت مەرج نییە ئیلا لە سەردانی ماڵەکانە بێت سیلەی ڕەحم بۆ جاری وایە تۆ بۆ سیلەی ڕەحمێک قەتعی یەک بنە ماڵاکەیت سەردانی کەسێک سەردانت کات بە ناوی سیلەی ڕەحمەوە دوای کێشەیەکت بۆ دروست دەکات ئەم کێشەیە گەورا بێتەوە لەگەڵ ئەو کەسێک هاتۆ بۆمان لەگەڵ برایەتێکەچی لەگەڵ خوشکاتێکەچی لەگەڵ خوشکەزایەتێکەچی لەگەڵ باوکاتێکەچی وانە بەوەی قسەوە ئەوش لەگەڵ تواتێکەچی بۆیە مەرج نییە ئیلا سیلەی ڕەحم بە سەردانیکردن بێت بەڵێ سەردانیکردن شتێکی پیرۆزە بەڵام جاری وایە کاکە بێتە مەینەتی بۆیە من داواکەم لەو برا بەڕێزانە لەو خوشکە بەڕێزانە کە سەردانی خەڵکەکەن کاکە حەقیان بەسەر ژیانی خەڵکەوە دەبێت کاکە تەداخولی ژیانی خەڵک نەکەن دکتۆر ڕێ خاڵەکە مەیە تێکەڵ یەکەن دەردە دڵیکردن باشە وەکو جۆرێک لە ئامۆژگاریکردن لەگەڵ تەداخولکردنیان تێکەڵ کردووە یعنی ئێستا کەسێک چووەتە ماڵەوە گێچەڵێک دەڵێ بۆ وات کرد ئەڵێ دەخۆ من ویستم ئامۆژگاریان کەم قسەیەکی خێریان بۆ بکەم یان با بڵێن دەردە دڵێ بکەم خەمێکی خۆم لا باسکەم بەڵام لە ئەسڵ ئەمە ئەوەکو جەنابەت فەرموود ئەڵغامدانانەوەی و میندانانەوەی بۆ ماڵێک ئەکرێ ڕەنگە لە دوایە زۆر گرفتی گەورەتریشی بە شوێنان زۆر گرنگ کاکە زین چی کاتێک کە ئێمە چین بۆ سەردانی ماڵەیەک ئەو ماڵە وەکو من حەزی لێتی قەنەفە هەیە بێنە ماڵەوە یەکە نیەتی ئامۆژگاری چی بکەم ئامۆژگاری چی بکەم وانە ڕاستە کاتێک خۆی بۆ کەوانتەری مەطبەخەکەی ڕازیە من حەقم چیە بەسەریەوە
کاتێک کە پەردەکەی هەڵواسی و یعنی بۆ پەردە ڕازیم کاکە حەقی چێ بەستێ وانە کاتێک فەرشەکەی داخست و ینی پێی ڕازیم چاوام ساشەڵار کەلوپەلی ناوماڵ بووە جارێ لە چۆنێتی تەسەڕوفکردن و تەعاملکردنی ئەم ژن و مێردە لەگەڵێکە ئەم مناڵ لەگەڵم دایک و باوکەیە ئەوەندە تەسەڕوفەک ئەوەندە تەدەخل هەیە مەسەلەن جاری وایە کەسێکە چێتە میوانێ گەڵێ وڵاوە خێزانی من بۆ ئاوی هێنا چایە هێنا فڵامی وێنا شیرینی دروستەکەیان ژنێکە بە مەختەعی دووەمی فەرتەنەکە ئەڵێ هاوسەری من بۆیە وا کەێتەوە دیاریم بۆ هێنە سڵاوم لێکە نازانم ئەو مناڵەکانم بە خێرهاتنیەکەن ئێوە بۆوانین لەخۆ بە شتێک لەوی ئەم ژن و مێرد و مناڵەیە دروستەکە کە ئیترە خێزانە بالفعل ئەوانتر و خەسارەکە خەتەرتر ئەوەش کێشەیەکی زۆر گەورە و تەداخولکردنە ینی لە منداڵ لە خێزان لە جاری وایە مەسەلەن ئەو ئافرەتە ئەچی بۆ ماڵێن بۆ میوان چێ شتێک لێنەراوە چە لە بیری چی خوێی تێنەکرد بێ یان خوێی زۆر تێکرد بێ کاکە یان مویەکی بەرەوە بوو بێ کە بێتە ناو برنجەکە ئاوە پاڵی دابێتەوە یعنی تۆ لێوێ بڵێ وەڵا ئامە خێزانی من بێ قبوڵ ناکەم وانە ئاجا بۆیە من بەعام باسیێواکەم کە تەداخولکردن مەینەتیەکی زۆر گەورەی لە سەردانیکردنی یەکتریدا ئەبێ ئێمە بەڕاستی واز لە تەداخولکردن بێنین کاتێکە چین بۆ سەردانیکردن ئادابێکی تر بەڕێزان بە گرنگی ئەزانم کە باسی کەم ئەوش ئەوەیە زۆر سەیرە بەلامویانی هەندێک خەڵک خۆیان بە مولتەزی مەزانن ینی بەوە ئەزانن کە باش باوشیان بە دینا کردووە باش دینیان کردووە کاتێکە چی بۆ ماڵان خێزانەکەی نایەخێ بە خێراتنە بکە تێگەشتی بۆ وەڵا حرامە حرام بە خێراتن میوان بکات وەڵا دەنگی ئەم ئافرەتە حرامە پیا و نامەحرەم گوێی لێبێ ئەم ئافرەتە کاکە من کە دێم بۆ ماڵی تۆ دێم بۆ ماڵت خۆ نایەم بۆ لای تۆ وەنیە هێ ماڵەکەی خۆت و خێزان مناڵەکانتە ئافرەتی وایە لەگەڵ ڕێزمە لەگەڵ تەبەن لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه و آله وسلم کاتێک هاوڵان چوونە بۆ ماڵی یەکتر خێزانەکانیشی بە خێرەتنیان کردوون ئاگادار من ئەوە لە حەدیث صحیح هاتووە ینی ئافرەتیش هاتووە بە خێراتنی میوانی کردووە ئەمڕۆ کابرا بە ناوی بۆ ئێمە لە سەحابە ملتەزمترین بە دینەوە وەنیە بە خێراتن ناکات بە خێراتنی میوان ناکات بە هیچ جۆرە ینی کاکەی مناڵ بێتە بەرەم هەرێت پشت دەرگاکە بە خێراتنی میوانەکە بکات یعنی ئەمە ئادابێکی جوانە ئەمە ئەخلاقێکی جوانە بەڕاستی وەنیە تۆ ئەم میوانە دێ ئەگەر خراپە بانێتە ماڵت وەنیە ئەگەر خراپە ئەم میوانە بانێتە ماڵت بەس ئەگەر باشە ینی چ عەجەب خەڵکی وایە من خەڵکم بینیوە مەسەلەن بە ئافرەتەکەی و تۆ بە هیچ جۆرە نابێ بە خێراتنی میوانەکانم بکەیت ئەم ئافرەتە کە بە خێراتنی میوانەکان ناکات پێ وایە گونەحبارە بێت لەگەڵ کاکی عارەبانەی دەرەوەیە یەک دانە چارەک پەتا تاکڕێ تەما تاکڕێ مەعامەلە ئاکات تێگەشتی کاکە لە تەلەڤیزیۆن گوێ بۆ گۆرانی بێژ و بۆ ئەمە کاکە ئەمەد لە چێ شتێک وەڵان شتەکڕیت ئەمەد لە چی میوانێکە کە هاتووە ئاەتێکی قورئانی جێبەجێ کردو سەردانیەکاتەوە بۆیە بەڕاستی ئەمیش ئادابێکە ینی زۆر جار من ئێمە کاکە من لە کۆمەڵگەیەکی عەشایەر ئاژین ئێمە لە کۆمەڵگەیەکی عەشایەر ئاژین پیاوی وا بۆ چۆتە ماڵێک ئافرەتەکە بە خێراتنی کوتی قەسەم بەخوا سێ بەسێ ئەوم کەوت بێت جارێکی تر سەر ناکەم ماڵێ ئەمە کاکە ئێمە ئەبێ بەم شێوازە مامەڵە بکەین کە لە کۆمەڵگاکەی خۆمان داین وەنیە بە شێوازێکی ئەمجا بەخوا نەدینداریە بە خێراتنی نەکردنی میوان لەلایەن ئافرەتەوە تێگەشتی ناوەیشە بەسەرم بڵێ وەڵا ئەمە ئەگەر بە خێراتنی بکە تووشی گونەحبارەی بێ ئەمەش زۆر گرنگە بەڕێزە ئینسان ڕەچاوی ئەم ئادابانە بکات و ئاگەی لەم ئادابانە بێ پاشان ئادابێکی تکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فێرمانەکات ئەوەیە کە ئێمە بۆ سەردانیکردن کاتی گونجاو هەڵبژێرین کات ئەبێ کاتێکی گونجاو هەڵبژێرین سێ کاتمانەیە لە قورئانەکە ئاماژەی پێکراوە منداڵ ناتوانێت بچێتە ژووری دایک و باوکی ئێمە ئەولاترە میوان نابێ بچێت وەنیە ڕاستە یعنی ئەگەر منداڵ ناتوانێت بچێتە ژووری دایک و باوکی فەلەت و عەورات کە لە قورئان هاتووە ئەو ئەولاترە کە میوان نەچێت ئەنی جاری وایە تۆ کابرا سعات 11 شەو سعات 11 شەو تەلەفۆنەکە دێ بۆ میوانی خۆی نەخەوتو وازان خەڵکیش نەخەوتو
وانيا دوای نوێژی نیوەڕۆ عادەتەن کاتی ئیسراحەتە بعد الظهيرة كلا قرآناته كاتي إسراحته يا كاك ناكريه أو كاتي إسراحته بلام نواجه خمتي الخو بيتم رشاوي عاداتك أنا كم بشنبو مالن ياخذ بيانيا بيانا خلق عادة لبيش هشتوا الله سوا ونيا يعني كسيك حوتي بيان للدرجابة أما يا بشتاق رويا بيان أيوان يا كاكا من بو خمنا خوتو من تدوي بانجي بياني بو نمونا أشم بو هولير لري مالي دوستي كما ساعات يشتا حوته لما خمنا خوتهم تحقق بدمنا درجان مالو من الله سينم يا كاكا كاتا كي كاتي أونيا بوي أبي إيمي مسلمان كاتيكي جونجاو هالبجيرين بو سرداني كردني مالان نابي همو كاتبشي بحجولك كاتيك نشين كا أمالا وعادتي عامي خلق وابي لو كاتي أخوت بيت أو زور قرنك أدابي كتك بيغمبري صلى الله عليه وآله وسلم في المانك دعاء بؤم على بكين دعاء بيغمبري صلى الله عليه وآله وسلم كسرداني مالاني كردوا ناني خواردوا لمالا شاي خواردوا لمالا اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم هم دعاء وكردن هم دعاء زور قرنقا اللهم بارك لهم فيما رزقتهم واغفر لهم وارحمهم خزمتيان كردويت ريزيان لي كردويت خواردنيان بيداويت زور قرنقا ام دعاء بلام بداخه وامره خلق ام دعاء انا زور بلاي واساي بوتو كم دعاء كي بيروزي بيغمبر صلى الله عليه وسلم آدابي كتر لآداب كاني سرداني كردن ويتشاومان بباريزين چاومان بپارێزین لە تەماشاکردن کاکە ناکرێت من سەردانی ماڵێکەکەم چاوم لە ناموسیان بێت زۆر تێگەشتی دوای بێمە دەرە بڵە مەڵا ئەوەی ناشرینی بوو ئەوەی جوان ئەمە کاکە ئینسانی مسلمان نابێ وابێت مرۆڤێکی یاسایی هەتا ئەگەر ریش بێ هەر نابێت هیچ پەیوەندیشی بەدینەوە نابێت بەڕاستی پەروەردەیەکەی نابێت ئەمە لە ئەخلاق و زۆر دوورە ئینسان چاوی لە ناموسی ئەو ماڵە بێت يعني چاوی لە ناموسی ئەو ماڵە بێ دوایی بچێتە دەرەوە بڵێ وەڵا خێزانەکەی وا بوو کچەکەی وا بوو شتێکی زۆر خراپە یان ئافرەت بۆ پیاو هەردووکیان ئەبێت چاویان بپارێزن لەوەی کە بە خیانەتەوە تەماشای و ماڵە نەکەن چونکە تو هایتە ماڵێک و ئیزنیان دەیانی ئەمینن لە تۆ کاک وانە ئێخۆگەر بیانزانی باە ئەم پیاوە چقەڵ و گورگە دەریان لێ ناکردەوە کاکە وانە زانیوان ئەم پیاوە ئەمین و سەردانیانەکە ئێ نابێ بە چاوی خیانەت و تەماشای ماڵ و منداڵەکەی بکە شتێکی زۆر خراپە بەڕاستی کە ئینسان بەو شێوازە بێت یاخود شت هەڵگرێت چوین بۆ سەردانی ماڵێک چوین بۆ سەردانی ماڵێک هاتینە دەرەوە بێ خۆمان کەڕکەین ئەبێ خۆمان لاڵکەین لە باسکردنیانە کاکە ئەبێ خۆمان کوێرکەین یعنی ناکرێ من ئەچم بۆ سەردانی ماڵێک بەڕێزان ئەچم بۆ سەردانی ماڵێک هەرچیم بینیەوە بۆ خەڵکی باسکەم هەرچیم گوێ بۆ خەڵکی باسکەم وەڵاو چوم بۆ سەردانی ماڵی فڵان کەس کوورە بەخوا هەستمەکە ژن و مێردەکە کێشە و مشکیلیان هەبوو کاکە زۆر بەدیوە باشەکەیە چی قسەیان پێکەوە ناگرن ئەبێ خۆمان کەڕکەین کاک بەدیوە باشەکەیە وەسفکردنی ماڵێکی خانان کە باش بووە ئەوانەیە کاکە تۆچی بۆ ماڵێک ڕێزیان لێگردویت يعني هیچ نەبێ وەصفێکی بە خێرات نەجوانەکان بکە وەصفێکی خوانەکان بکە وەصفێکی ئەوە بکە کە ئەم ماڵە شتی باشیان تایە واز لە شتە خراپەکان بێنە کاکە من بە دوای عیبا بگەڕێم 50 عیب لە تۆ دۆزم ئێستا تۆ 100 لە منە دۆزیتەوە وەنیە کاکە خۆ ئێمە مێش نین بە دوای شتی پیسا بگەڕێن ئەبێ بە دوای شتی پاکا بگەڕێن دکتۆر شتێکەیە بۆی بەڕاستی ترسم لە بیرم چ یەکێکە لە ینی نمونەی حەیمانەیە دوای بەرنامەکە پێتەڵێ هاوڕێکمان چوو بوو هەولێر بۆ ماڵی خاڵی لەوێ دانیشتن و خاڵی تازا و سەرگیری کردومانەوە ینی سوعبەتێک لەگەڵ خاڵێکە ئاڵێ خاڵە ئەمە دەستگیرانە کۆنەکە بوو تەلەفۆنی بۆ کردم ێستا ئەحواڵی توپ لە کاتێکە خاڵی داماوینە دەستگیرانی هەیە ئاگای لە نیایە دوای یەک مانگەڵێ ئەم سوعبەتە ئەم قسە خۆشەی بەحساب کەسەکە کردوێتی لە ماڵی خاڵی بێتە شەڕ و فەرتەنە کە ئەو کەسەکێ و دەستگیرانە کۆنەکە کێ و ینی زۆر جار هەز ناکەین پێمان وایە قسەیەکی سادە فڕێن سوعبەتێکەکەین نەغیبەتە نە تەداخولکردنە بەڵام مینێکی زۆر بە قوترە لە غەسالەکە و لەوەی بۆ سەرسپی بۆ ئەسمەر بوویت و بۆ ڕەش بوویتەوە ئەمانە بەرەوەڵا
بەرەوەڵا هەندێک جارێ هەندێک گاڵتەیە کاکە نابێ بکرێت وەنیە یعنی هەندێک گاڵتەیە دوایی کێشە و مشکلە دروستەکە ئەوەی جەناب مەسەلەن هەروەکو گاڵتە وتوێتی بۆ خۆشی یعنی پێ وایە شتێکی بەسیتەوە بەڵام و بەڕاستی دوایی کاکە کێشە و مشکلەی دروست کردو بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ زۆر ئاگامان لە زارمان بێ لە سەردانیکردنی خەڵکە و نابێ عیب و عاری ئەو ماڵەر بەرنێ دەرە چووکە گوناحبارین ئێمە چوین بۆ ماڵێک بین لە ئافرەتان بەتایبەتی لەگەڵ ڕێزما بۆ خوشکان زۆر جار ئێمە لە ئافرەتان ئەما بینین زۆر جار یعنی جاری دانیشیە ئەچێ بۆ سەردان کاکە تواتوی بۆ سەردانە ماڵا بپرسی کێ شووی کردو کێ مردووە کێ تەلاق دراوە کێ مناڵی نەبووە بۆ مناڵی نەبووە کەی مناڵی ئەبێ ئەی بۆ لێ جا نابێتەوە کە خەتای پیاوەکەیتی یعنی جاری وایە تۆچی بۆ سەردانێک ئەم ماڵە مناڵیان نابێ کاکە ئەم هەموو وەنیە ئاجا بۆیە بەڕاستی ئێمە هەرچیمان بینی لە خراپەی ئەو ماڵە ئەبێ خۆمانی لێ کەڕ و کوێرکەین کاتێکە چین بۆ سەردان بەڵام شتی باشمان بینی با بۆ خەڵکی باسکەین کاکە ئەمڕۆ بۆ سەردانیکردن کەم بۆتەوە باوەڕ بکەن بەشێکی لەبەر تەداخل بەشێکی ناوێت ئەڵە کاکە فڵان کەس دێتە ماڵم ئەترسم جادوم لێ بکات هەنی ماڵی وایە جادویان لە ماڵەکە دۆزیێتەوە بۆ مکیە ناوێتی کاکە ئێمە کەسێک بە ناوی سەردانی هاتووە ئیتر ناوێت ئێمە ئینسانە ماڵی لێ تێکداوە کێشەی عایلەی بۆ دروست کردووە بۆیە ئەویش وای لێ هاتووە کەس سەردانی نەکا باشە بەلایەوە بۆیە من هەر ئەوواڵێن بەڕێزان ئێمەی مسلمان ئێمەی بڕوادار زۆر گرنگە ئەم ئادابانە ڕەچاو بکەین بە شێوازێکە ئیسلام داوای کردو پێم باشە ئادابێکی تریش هەر باسکەم لە خزمەتانە پێش کۆتایی بەرنامەکە کە بە گرنگی ێزانم ئەو فەرموودە قودسیە کە لە خزمەتانە لە ئەوڵ خوێندنەوە خوای تەعالا فەرموویەتی وەجەبەت مەحەبەتی لیلموتەزاویرینە متەزاویر یعنی من سەردانی تۆکەم تۆش سەردانی منەکەیت ناکرێ هەر سەردانی تۆ بکەم تۆ سەردانی من نەکەی کاکە خۆ تۆ مەرقەد نیت خۆ تۆ مزگەوت نیت هەر بێن بۆ ماڵ و تۆ نەی بۆ ماڵ خەڵکێکی وایڵی مەرقەدا بێ خەڵک سەردانی بکە کاکە ناکرێ هەر من سەردانی تۆ تۆ سەردانی متەزاویرین کاکە بێت تۆ سەردانی من کە من سەردانی تۆ بکەم عیلاقا سیلەی ڕەحم بەوە جوانە بەڕاستی جا هەر من بێم هەر بێم تۆنەی منش کۆتایی پێدێنم بۆ ئەمە ئادابێکی زۆر ناشینێ خەڵکێک بەوەی پلە و پۆستیەوە بەهۆی کام پلە و پایەیەکی هەیە بەهۆی داعیەکی بەناوبانگە بەهۆی مامۆستایەکی مزگەوتە بەهۆی مدیری قوتابخانەیەەکە بەهۆی ئەوەی تازە پلەی زابوتی وەرگردووە ئەبێ ئیلا خەڵک سەردانی بکەم سەردانی خەڵک نەکە ئەمە لەکوێ دیناتوە ئەمە لەکوێ دیناتوە هەر من سەردانی تۆ بکەم کاکە وەڵڵا هەندێک خەڵکی بۆتە مەرقەد ڕاستە حەقیقەتە هەر ئەبێ خەڵک سەردانیان بکە ئەمە ئادابێکی زۆر خراپە لە ئادابی سەردانیکردن ڕەدی زیارەتە ئەوەیە کە من سەردانی تۆ بکەم تۆش ئەبێ سەردانی من بکەیت سکان خۆش بێخۆم زۆر سپاس بە بەڕێز دکتۆر شاخەوان سیامەنسووری مامۆستای ئاینی لەگەڵمانە بووم تەوەرە زۆر سپاس بۆ ئامادەبوون